ئەوە ئەگەر بە خەیاڵیش بە تەسەووری بکەین بڵین باشە ئەوە کەوتوینەتە سەر ڕێخستنێک ئیدارەیەک ئەمان با بەڕێوە هەمومان من مەسئولم لەو شارەی خۆم تۆ مەسئولی لەو شارەی خۆت بەڵام کۆمەڵێک کێشە دێنە پێشوە کێشەکان دەتوانین بیانکەین بە چەند دائیرەیەکەوە یەکیان کێشەی دەرەکیە پارتی یەکێتی بە خەبەراتی وڵاتی تۆی لێی زەختە لەسەر مسلمانان بە شێوەیەکی گشتی کێشەی خێزانیە کێشەی دەرەکیە کێشەی ناو تەنزیمەکە نییە نەعلاقەی بە فکرە نەعلاقەی بە ممارسە و تەنزیمەوەی ئەم کێشە دەرەکیانە ئەمە خانەی خۆی هەیە دوایە بە باس کرد کێشەی ناوخۆی دوو جۆرە کێشەی تاکەکە خۆی کە بۆی دروست بووە لەگەڵ کێشەی ڕێخستنەکە کێشەی تاک بۆ نمونە ئشارەت بە پێنجیانە دەم ئەم تاکە چەند تێگەیشتووە لە دید و ڕێمان بەقەدەر ڕادەی قوڵبوونەوەی لە دید و ڕێمان و تێگەیشتنی لە فکر و عەقیدە و مەنهەجمان مشکلەی کەمترێت و مشکلەشی کەمترە بەڵام هەتا کەمتر تێگەیشتوێت لە دید و ڕێمان پشوو کورتترە بێت پرسیار زۆرترەکە جەدەلی زۆرتر بۆ دروستە بە گومانی زۆرتر بۆ دروستە بێت لەبەرەوە ضروریە یەکێک لە کێشەکانی ناو ڕەوتەکە کە دروستە بێ تاک کە دروستیەکە لەبەر ئەوەیە کە هێشتا تێنەگەیشتوە لە دید و ڕێکە پێویستی بەوە هێنجا کتێبەکانی بە تەوفیرکەین هەر گەنجێکی مسلمانی ناو ئەم ڕەوتە برایانی بەڕێزم تۆ گەر کتێبی جیهانبینی و چەسپاندنی شەرع و شایەتمان و ڕێبازی بانگەواز و چوارزاراوەکە و برایەتی دینی و مەشخەڵی ڕێ ئەوە ئومەتەکەش دەرەچێ ئەم هەفتەی ئینشاڵڵە تۆ ئەگەر ئەم حەو هەشت کتێبەی بخەیتە بەردەست و تەشجیعی بکەی لەسەر خوێندنەوەی یا پێوتنەوەی قەناعەتم وایە لە سەتا هەشتای لایەنی قەناعەت بوونی کارکردنەکەی بڕیوە واتە مقتەنیع بێ بە فکرەکە چونکە ئەم حەو هەشت کتێبەی کە بەسەریعی باسم کردن ئەڵبەتە پوختەی پایەکانی باوەڕ دێتە سەر ئینشاڵڵە کەویش بە چاپکراویەکەوێتە بەردەستی ئەنجا لە ڕووی عەقائیدی و فکری و مەنهەجی و دید و تەسەورات و کارکردن و ئەمانە وردە وردە بۆی دروستە بێت کە ئەم ڕەوتە زۆر دەوڵەمەنە ئەم ڕەوتە زۆر بەقووەتە ئەم ڕەوتە عەقائیدیە ڕەسەنەتی شەرعیتی هەیە دیدێکی قورئانی قوڵی هەڵگرتووە لەسەر سیرەی پێغەمبەر ڕۆ عەلەیهی سەڵات وسەلام خۆفرۆش نییە تەنازل ناکە بۆ سیاسەت لە ئەفکاری خۆی لەبەرەوە لە عالەمی فکرە بەقووەترە بێتەوە لە عالەمی سیاسەتە ناچێتە پێش لەبەرەوەی نایەوێت بەرژەوەندی سیاسی بخاتە پێش ئەفکار لە ململانە فکرەکەی خۆیان چۆتە پێش لەبەرەوە زۆر ضروری ئەو برا بەڕێزانێک کە ئەو حەو هەشت کتێبەی ناوم بردن تۆ بۆ هەر برایکی تەوفیر بکەیت بۆ نمونە یەکێک لەو برایانە پیا ماقوڵی گەڕەکێکە شارێکە جێگایەک تۆ ضروری ئەو کتێبانە تەوفیرکەی نابێت لێگەڕی خۆیان تەوفیریکەن ئەبێت تۆ خەمیان لێ بخۆی ئەگەر تۆ خەمیان لێ ناخۆی وەرە خوارەیەکێکی بەهیممەتتر بچێتە سەر با عیلمیشی وەکو تۆ نەبێت هەروەکو کە یەکێکی وەکو هشامی کوڕی عەبدولمەلیک بووە بە خەلیفە بەڵام عەتای کوڕی ئەبی ڕەباح کە عالمی گەورەی مەککەیە پرسوڕای پێکردوت لێرە کەوابوو تێنەگەیشتن لە دید و ڕێ یەکێکە لە کێشەکانی تاکی ناوڕەوتەکە کێشەی دووهەم ساغ نەبوونەوەی بۆ دید و ڕێکەی خۆی ئەم پیاوە دیندارە مسلمانە لە ناو ڕەوتەکەمانایە بەڵام ساغ نەبێتەوە بۆ ئەم دید و ڕێ هێشتا هەر لاوەکی هامشی لەسەر ێژی هەر لە پەڕاوێزایە بە عیبارەتێکی تری ئیخوانیانە بڵێم ئەم پیاوە بانگەوازەکەی هەڵنەگرتوین بانگەوازەکەمان ئەوی هەڵگرتووە ئەمە حتمە لەسەر شارمانەوێ بە قورساییەکی تر بۆڵەبۆڵی زۆرە خوتەختی زۆرە هەتاوەکو دەیۆرۆدا دەجاری تەلەفۆن بۆکەین هەتا جارێک تەرجیعیەکەین لەوەی کتێبێ هەڵگرێ بیباتە شوێنێک دەجارێ بێ سند بۆ بخۆین کە کاکە بێخەم بەلۆ کوورە نادگرن کوورە دە تەلەفۆنێ بکە کوورە بڕۆ پێشتر هەروەکو کەسێک کە جورئەتی مەلەوانیەکەی نییە هەمووی لەبەر کردووە بەرەبەرکردن بەس ناوێرێ بڕواتە پێشە تا پاڵێکی پێوەنی بۆ ناو ئاوەکەڵی دەبازێک دەرە ناو خۆ ناخنچی ئەویش وایە هەموو ئیشێک لە ممارەسەکردنیە دوای ئەفکار ئاوای لێ دێت کەوابوو هەندێک لە کێشەکانی تاک لە ناو ئەمڕۆتەیە کە دروستەکە ناو هەموو حیزبەکە وایە یەکەم تێنەگەیشتنێتی لە دید و ڕێمان ساغ نەبوونەوەیەتی بۆ ئەو دید و ڕێە
جا ئەم ساغ نەبوونەوەیە کۆمەڵێک نەخۆشی تری هەڵگرتووە لەگەڵەوە جارێ لەبەرەوەی ئەترسێ جارێک لەبەرەوەی تەماعکارە بۆ تەماع و بەرژەوەندی خۆی هەوڵەدا جارێک لەبەرەوەی خۆپەرستە جارێک لەبەرەوەی حەزی منحەریفی هەیە ئەوێ خۆی بە قووت کا بۆی زەربە لە یەکێکی تر بدا لە پەناو لەبەرەوە بە تەئکید کۆمەڵێک ترس و تەماع و ئینفعالاتی تری لاسەنگ خۆی بەم کەسەیە هەڵە پەسێرێ وای لێدێ ساغ نابێتەوە بۆ ئەم ڕەوت تۆ هەرچەند تینی تێبکەیت و بە قوربان وەساقەوی ئەمە ئیتر وای لێدێ وەکو پیوی لێدێ ئەبێ هەمیشە لە تەنیشت ئاگرەوە بێ بۆی نەیبەستێ نەمەیەتەوە ئێمەش بە تۆ ناکرێ جاری وا تەوجیهی ئێمە ساڵانەیە ئێمە وتمان لەسەر سیرەی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام کە لە بەیعەی عەقەبەی یەکەمە نەسیحەتی کردن و 11 کەس موسڵمان بوون و فەرمووی ئەلقاکم في المقبل يعني في العام المقبل برون بخير چن صالي آين دهر لهمان شونا أتان بينو لموسمي حجة يك صال هیچ توجيه هیچ تريا ورنگرتو بلان كهاتنو بوبن بحفتا و دو بياو سيانزر شو عدد كان هنده زورتر كردو وبنهيني شاتنو هرمان جيگا بيوي هیچيان لدم درچه کارو کردوی خوشیان کرد وزەی خۆشیان بەگەڕخز وزەی نوێشیان هێنایە پاڵ و هێناشیان بۆ لای مەوعیدەکەی کە پێغەمبەر پێدا بوون عەلەیهی سەڵات وەسەلام لەبەرەوە تۆ لە ئێمەوە چاوەڕێی کۆبوونەوەی حەفتانە مەکە چونکە کاری ئێمە وەکو کاری ئیخوان نییە کاری حیزب نییە حەفتانە و دوو حەفتانە دابنیشتین و کۆبوونەوە بکەین و لە مزگەوت لە ماڵ یەکێکمان و یاشتێکیوە ئەشە بێرخستنەوەی مانگانەمان لەگەڵ یەکتری هەبێ ئەشە حەفتانەش بەردەوام هاتووشەوەی یەکتری بکەین بەڵام ئێمە پێویستیمان بەوە هەیە پەیوەندیەکی کۆمەڵایەتی بەتین لە نێوانمانە ڕوو بدا بۆی برایەتی دینیەکە بێنینە دی تەعویزی ئەو عیلاقە تەنزیمیانە بکات ئێمە لەو عیلاقە تەنزیمیە ڕامان کردووە کە عیلاقەیەکی حیزبی بێ بۆی برایەتی دینیەکە زیندووکەینەوە کە لەگەڵ کابرای کۆمەڵ و یەکگرتو و نور و مەلای ئەوقاف و سۆفی و تەوحیدی و جیهادی و هەموو نەوەیەک هەمان ئەمە برایەتی دینیەکە پارێزە ئەمە پەیوەندی ئومەتیەکە پارێزێت خاڵی سێهەم لەوەی کە کێشەی ناوەکی ڕێخستنە لەلایەن تاکەوە دروستە بێ جارێوە گومانی لە سەرکردایەتی بۆ دروستە گومان لە ڕازگۆیی سەرکردایەتی گومان لە لێوەشاوەیی گومان لە هەڵوێستێک گومان لە هەر شتێک کە بۆی دروست بوو ئیترەکەوێتە منجە و سارد بوونەوە و بەهانەگرتن و بۆڵە بۆڵ و خوتە خوتو لەم بابەتە ئەوەش پێویستە زوو حەلیکەین لە دڵ و دەرونیە بۆ ئەوەی پێی بڵێن ئەو نقطەیە کە قیادە کردوێتی لەبەر فلان نقطەیە لەبەر فلان ئیجابێتە حیکمەتی ئەمەیە یا مقتەنیع بێ یان ئەو کاتە مقتەنیع نابێ و خۆی کشێتەوە دواوە یان لەوانەیە سەرکردایەتی مبەڕرێکی تری هەبێ بخاتە پێش قەناعەتی پێ بکە یا بانگێکە و مناقەشەیەکە قسەی لەگەڵ ئاکاتەوە قەناعەتێکی بۆ دروست دەکات ئەوەش جاری وا هەیە لەو ڕۆ دروستە چوارەم خاڵی جاری وایە ئەم تاکە بۆ خۆی خەیاڵ پڵاوە خۆی ناواقعیە خۆی هاوشانی واقعەکە ناڕوە سەیرەکەی واقعەکە ئێستا واقعی احتیلالە تۆ نابێت 2003 وابزانی وەکو 2002 2002 ئێمە پیاوی ساحەکە بووین بەش بە حاڵی خۆمان شوێنمان هەبوو 2003 ئێمە لێکەوتی ساحەکەمان دوو نابێ لاف و گەزافی ئەوە لێدەی لە 2004 وابزانی وەکو 2001 2001 پێشەوە هەموو ئینشقاقاتانە نابێ وابزانی تازەیتر ئەو واقعە بێ هەروە قسەی لەسەر بکەیتەوە وەکو ساڵی 1999 لەبەرەوە ئەم پیاوە جاری وا هەیە هەر کتێبی خوێندۆتەوە ئیتر خەیاڵ پڵاو دەرچوو بۆیە پێویستی بە واقعبینیەکی تر هەیە بیخەیتەوە ناو جەماوەرەوە ناو خەڵکەوە هەست پێ بکە کاکە ئەمەی توێڵەی وانییە یەکێک بۆ نمونە نصوصەکانی خوێندۆتەوە هی کۆمەڵێک عولەمای سعودیە لەسەر نیقاب قەناعەتی بەوە کردو کە نیقاب فەرزە بۆ ئافرەت ئەم هێشتا ژنی نێناوە هەڕا بە خوشکەکانی ئەبێەوە نیقاب بکەن واقعی ئێستای کوردستان ئەسڵەن خوشکەکانی وا لێ ئەکا بە تەنورە و بلووسەوە بڕۆن حیجابت ئاودامانەکەیان پێ ناکرێت ئەو یەکسەر ئەیهێنێ بۆ سەر نیقابەکە ئەمە واقع نەناسینە ئەم جۆرە هەستانە یان لە کتێبێکی ترەوە پێ مقتەنیع بۆ خوێندوێتیوە
بۆی نایەتە دی کە بۆی نایەتە دی اینجا ئەکەوێتە تەزەممورە ئەکەوێتە قسەکردن و بۆڵەبۆڵ و خوتەخوت ئەو فەشەلەی خۆی ئەکا بە معاناتێ بەسەر ڕەوتەکەی ئایڕێژێ بەسەر ئێمە ئاڕێژ ئەمەش دیسان نەخۆشیەکی ترە پێویستی بە عیلاجکردنێ ئەمە چوار پێنجەم بربەرەکانەی خەت و دەستگاکان کە لە ناوە دروستە بن ئەگەر قیادە دیکتاتۆر بوو ئەو خەت و خطوتانە دروستە بن ئەگەر ڕێگای نەدا دەستگاکان نوێ ببنەوە یا دەستگای تر دروست ببێ ئەو خەت و خطوتانەوە دروستە بن چونکە بەردەوام حیزب و تەنظیم خەڵک تەقاعود ناکە بەردەوام خەڵکی نوێ لێکۆ بێت ئێوە سەیری یەکێتی کەن چەند کەسی تەقاعود کردووە چەند کەس بالمقابلاتۆتە پێش سنەتی ژیانی ژوایە خەڵگە بێ بمرێ بۆی خەڵکی کەمێتە شوێنی ئەبێ تەنظیمی ژوابێ خەڵکێک تەقاعود ببێ بڕوا مرکزی استراتیژی ببا بڕێوە مرکزی دراسات مرکزی تەحلیل بچێتە سەر تەختیت و پلان بۆی ڕێگا بدا بە تاقەی نەبێنە پێشوو ئەوانیش پێگەن نەک وەکو عومەر فەتاح تاکو پاڵی پێوەنن هەر لەوێ بێ یا وەک جەلال تاڵەبانی کورسێکە وەقتنیەوە بەستراوەت هەتا ڕۆحی دەرەچا بێ هەر لەگەڵ یا دفن کرێ و لەگەڵ یا بڕوە دەبڵ کورسەکەی ئومەوی متحیدەشیان لێ بە دەبڵ پێیاندا بۆ کورسێکەشی ئەمە تەمان پێویستی بە تەقاعودکردن هەیە ئەنتۆ سەیری هەموو ڕئیسی هەموو عالەمکە قەت شتی وا دیوە ترابڵێکی ئاوات بینی بێ لە دەبڵ دەرچووە لە ناو سەفی ئیسلامی شاوایە هەندێک کەس هەیە فاشل بووە لەوەی لە سەرێ ئیتر مەجای ئیشکردن و ئەم جۆرەشتانی بوو بێ ئیبداعێکی نەبووە دەدانە ساڵی ڕەبق ئەندانی سەرکردایەتی حیزبێک بووە هیچی دیار نییە نە سێبەری بوو نە ناوی بوو نە کتێبێکی نووسی نە ئیبداعێکی کرد ئەمە بۆ لەوەیە ئەمە تەقاعود کرێ بڵێ بڕۆ دەرسێ بڵێرەوە لە مەعهەدی کەوادر خەڵک تەسقیف کرد یا کتێبێ دانێ بڕۆ متەفەرغ بوو بۆ نووسینی مەوسوعەیەکی ئیسلامی لەبەرەوە ئەمە یەکێکە لە کێشەکان کە لە ناو ڕەوتی ئێمەشا بە تەکید هەراوە دروستە بێتەوە بەڵام ئەبێ حەلیان بۆ دابنین کەوابوو ئەمە 5 خاڵ لە بیرخستنەوەی ئەوە کە لە ناو ڕەوتی ئێمەشا کۆمەڵێک کێشەی ناوەکی دروستە بن لە تێنەگەیشتنی ئەو گەنجە لە دید و ڕێمان لە ساغ نەبوونەوەی بۆ دید و ڕێمان لە گومانی لە سەرکردایەتیمان لە خەیاڵپڵاوی و ناواقعەتی خۆی لە بربەرەکانەی خەت و دەستگاکان کە دروستە بن